کەمتر لە 2 مانگ ماوە بۆ ئەو وادەی بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دانراوە، بەڵام تا ئێستا لە کەرکووک و ناوچانە هیچ ئامادە سازیەک نەکراوە. ئەندامێکی یەکێتیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت دەبێت داوا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێت بۆی بڕیار لە سەر ڕیفراندۆم بدات. بەرپرسێکی بەرەی تورکمانیش دەڵێت حکوومەتی ناوەند لەگەڵ ڕیفراندۆم لە کەرکووک نییە، هەر بۆی ئەوان ناتوانن لەگەڵی دابن و بۆ ئەو مەبەستاش قسەیان لەگەڵ نەکراوە. ئەمە شتی ڕسمیاتە، ئەمە عشایری نییە. گەرێ بەیان داوای بەیانی ڕێی ئێمە بکەن، شوێنە ناکان بنووسرا و ئاگدارمان بکەنەوە، ئێمەش جوابیان بدەینەوە بەڵێ ئێمە ئامادەین. لە دوایەوە ئێمە داوا لە نەتەوەکانی تورکمان و عەرەبیش بکەین. ئێمە ئەم ڕفراندەوەمە بەس بۆ کورد نییە، هەموو ماف و استحقاقێک بە کورد بۆ بکرێت بە تورکمان و عەرەبی شەکرێت. لەبەرەوە ئەبێ ئێمە دانیشتن بکەین، نەڵێن لەگەڵمانە نەبوون وەکو ئاڵاکە، پرسیان پێکەین کە ئێمە دەنگیانش نەدا ئێمە 26 کەسین دەنگەدەن، بەس زۆرترین کاتەمانە بکرێ باشە. کەرکووک چۆناڵێن ئەوە مناطق متنازع عليها تا ئێستا يعني تابع بۆ حکوومەتی بەغا یان حکوومەت ئیتحادیە. ئێمە مالیەتمان با بڵێن پارەمان تەخسیساتمان میزانیەمان هەمووی لە بەغادێ، ناتوانین بڵێن ئێمە جێپارچەی لە هەرێمی کوردستان. ئێمە ئێستا تا ئێستا لەگەڵ حکوومەت ئیتحادیە تابعین بۆ ئەو خەڵق، ناتوانین بڵێن ئەگە با بڵێن کەرکووک بێ لە ئیستیفتا مشارەکە بکە، ئەوە یعنی قانونە نابێ. سەرەڕای ئەوەی حکوومەتی هەرێم ئامادەکاری نەکردووە، حزبە کوردستانیەکانیش تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکیان لەسەر پرسی ڕیفراندۆم نەکردووە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش لە کەرکووک دەڵێت بەم بارودۆخەی ئێستاوە لە کەرکووک ڕاپرسی شکست دەهێنێ. کەرکووک بۆ خۆی کێشەی زۆرتیایە، چکە کەرکووک پێکاتەی زۆرتیایە، تا ئێستا هیچی بۆ نەکراوە. پێشمان وایە ڕیفراندۆم سەرکەوتوو نابێت لە ناوچە کوردستانەکانە، بۆ لەبەرەوەی حکوومەتی عێراقی تا ئێستا بە فەرمی پشتگیری ڕیفراندۆم ناکاوە، دایەتی لەم ناوچانەوە عەبادیش لەم ماوەی پێشەوە تەسریحاتی داوە کە بە هیچ شێوەیە قبوڵ ناکە لەم ناوچانە ڕیفراندۆم بکرێ. بۆیە پێمان وایە وەکو کۆمەڵی ئیسلامی قەنەعەتمان وایە ڕیفراندۆم ئێستا لەم کاتەیە لە زەرەری کووردە لە کەرکووکە. وابڕیار بوو وەفدێکی ئەنجومەنی باڵای کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان سەردانی کەرکووک بکات و لەگەڵ ئیدارە ئەنجومەنی پارێزگا تاوتوێی ئامادەسازی بۆ پرۆسەکە لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بکەن، بەڵام تا ئێستا و سەردانە نەکراوە. هێدی کاتیش تێدەپەڕی و وا بڕوات زەمینە ڕاپرسی لە کەرکووک ناڕەخسێ بە جۆرێک پرۆسەکە ئەگەر لە هەرێم کۆدەنگیشی لەسەر پێک بێت و بەڕێوە ببرێ، ئەوە لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هیچ ئاسۆیەک دیار نییە. چیانووری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.